سڵاو هاوڕێنی عەزیز، ئەمڕۆ دەمانوێت باس لە یەکێک لە پرۆژە تەلەڤیزیۆنی و سینەمایەکانی ئەم ڕۆژانە بکەین کە زۆرترین قسەی لەسەر کراوە و سەرنجڕاکێشە. فیلم و زنجیرەیەک کە نەک هەر چیرۆکی یەکێک لە گەورەترین پێغەمبەرانی مێژووی ئیسلامە، بەڵکو لە ڕووی شایستەیی تەکنیکی و هونەریوە بەرهەمێکی زۆر جیاوازە. ئەویش فیلم و زنجیرەی پێغەمبەر موسایە بە کاتی بەرەبەیاندا. ئەم زنجیرەیە لە دەرهێنانی ئیبراهیم حاتمکیایە، دەرهێنەرێک کە زیاتر لە بواری بەرهەمی کۆمەڵایەتی و شەڕدا ڕۆڵی گێڕاوە. بەڵام لەم پرۆژە گەورەیەدا چۆتە سەروەختی یەکێک لە گرنگترین چیرۆکی ئاینی و مێژوویەکانی مێژووی مرۆڤایەتی، چیرۆکی ژیانی پێغەمبەر موسا درودی خوای لێبێت. بەم پرۆژەیە بە جۆرێک چۆتە ناو کایەی نوێ لە ژیانی پیشەیی خۆیدا. زنجیرەی پێغەمبەر موسا چیرۆکی ژیانی پێغەمبەر موسا درودی خوای لێبێت لە منداڵیوە تا ململانەی پێغەمبەرانەی بەرامبەر فیرعەون و ستەمەکەی دەگێڕێتەوە. چیرۆگەلێک کە هەموویان لە چوارچێوەیەکی مێژووییدا ڕوویان داوە، بەڵام پەیامە مرۆیی و ئەخلاقیەکانیان هێشتا لە دنیای ئەمڕۆدا بە نرخ و کارپێکراوە. لەم فیلم و زنجیرەیەدا جگە لە وێناکردنی خەباتەکانی پێغەمبەر موسا بۆ ڕزگارکردنی بەنی ئیسرائیل، ژیانی کارەکتەرە سەرەکیەکانی وەک ئاسیای هاوسەری فیرعەون و یۆکابد دایکی موسا ئەخاتە بەرباس. یەکێک لە خاڵە سەرنجڕاکێشەکانی ئەم بەرهەمە بوونی ئەکتەرە دیارەکانە کە هەر یەکەیان ڕۆڵێکی گرنگ دەگێڕن لە گێڕانەوەی چیرۆکەکەدا. ڕۆڵی یۆکابد دایکی موسا لەلایەن خانمە ئەکتەری بەناوبانگی میرلا زارعیەوە ڕۆڵی تێدا دەگێڕێت. عەلیرزا کەماڵی ڕۆڵی ئیمران باوکی موسا دەگێڕێت. بهنامی تەشەکور ڕۆڵی فیرعەون دەگێڕێت کە یەکێکە لە ئەکتەرە بەناوبانگەکان کە ڕۆڵی نەرێنی کارەکتەری چیرۆکەکە ئەگێڕێت. لەم زنجیرەیەدا لە بەکارهێنانی تەکنۆلۆژیای مۆدێرن لە بەرهەمهێناندا سوود بینراوە. تەکنۆلۆژیای بەرهەمهێنانی خەیاڵی بۆ دروستکردنی ژینگەی مێژوویی سروشتی بەکار هاتووە. ئەمەش ڕێگە خۆش دەکات کە دنیای سەردەمی پێغەمبەر موسا بە شێوەیەکی واقعی و سەرنجڕاکێش پیشان بدرێت. ئەم تەکنۆلۆژیایە یارمەتی تیمی بەرهەمهێنانیدا بە شێوەی دیجیتاڵی کەشوهەوای ئەو سەردەمە دروست بکەن بەبێ ئەوەی پێویستیان بە شوێنی سروشتی هەبێت. بەشی سینەمایی ئەم زنجیرەیە ئەمساڵ لە فستیڤاڵی فیلمی فەجر لە 6 مانگی 2025 نەمایشکرا، پێشوازێکی گەرمی لێکرا. ئێستا هەمووان چاوەڕێ ئەوەن ئەم بەرهەمە لە سینەماکان نەمایش بکرێت. هەروەها بەشی تەلەڤیزیۆنی ئەم زنجیرەیە لە بەرهەمهێناندایە و بۆ ماوەی 5 وەرز پەخش دەکرێت. لە کۆتاییدا جێگەی خۆیەتی بڵێن دەتوانێت ئەزموونێکی نوێ بێت بۆ ئەوانەی حەزیان لە فیلم و زنجیرە مێژووی ئاینەکانە. چیرۆکێک لە دادپەروەری و ڕزگاربوون لە ستەم و پەنابردنە ئیمان لە چوارچێوەی پرۆژەی فیلم و تەلەڤیزیۆنیدا پێشکەش بە بینەران دەکرێت. ڕاتان چییە؟ ئایا وەک هەر زنجیرەیەکی تری لەم شێوەیە ئێوەش چاوەڕێی تەماشاکردنی ئەم زنجیرەیەن؟ بۆ چوونی خۆتان بڵێن و ئەم پەیامە بە هاوڕێکانتان بگەین کە باس و خواستی پێغەمبەرێک لە سینەمای ئێران بەم زوانە پیشان ئەدرێت.